عزیزان هەمومان دەزانین کاتێک دەڵێن کەسێکمان خۆش دێ بە شازێکی جیاواز دەربڕینی بۆ دەکەین و بێگومان خۆشویستن پێویستی بەوەیە کردداری لەگەڵا بێت و ئەمڕۆ کە ڕۆژی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتیە هەمووان بە شێوازێکی جیاواز دەیانەوەی خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ دووپات بکەنەوە. بەڵام زۆر جار دەوترێت لە قاڵبدان لە خۆشەویستی دانیە خۆشەویستی بێمەرجوو بێ شەرتە وەک ئەوەی کە چۆن تەنها ڕۆژێک تەرخام بکەین بە یادکردنەوەی ئەو سەروەرەمان و تەنها لە ڕۆژێکدا خۆشی دەربڕین لە کاتێکدا ئەو هەموو ڕۆژەکانی بۆ ئێمە هێناوە و بۆ ئەوی کە عیبادەتی تیا بکەین پەرستشی خۆی گەورەی تیا بکەین و بتوانین هەموو ڕۆژەکان بە خواپەرستی و بەیادکردنی ئەو سەڵاوەتدان بکەینەوە. بەڵام دەبینین زۆر جار ئەم خۆشەویستیە جۆرێک لە جۆرەکان تەنها لە یەک ڕۆژ و لە یەک ساتدا کۆ دەبێتەوە. ئەمڕۆمانەیە بزانین بە چ شێوازێک دەکرێت ئێمە خۆشەویستی خۆمان بۆ پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ دەربڕین و ئایا تا چنێک گرنگە لەسەر ڕێبازی ئەو بەردەوام بین. ئەمە تەوەری یەکەممان دەبێت بە میوانداری دکتۆر ئیسماعیل بەرزنجی بانکخواز لەم تەوەرەدا زیاتر گفتوگۆی لەسەر دەکەین. کاکتۆر خێر بێ سپاس بابەتە بۆنێت. زۆر سپاس زۆر سپارەت بۆ ئێوەش. کاکتۆر ئەو پرسیارە بکەم بۆچی یادی مەولود بنمونە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على أشرف خلقه في يوم مولده. بەڕاستی یادکردنەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم ڕۆژ و لەم مانگەدا تایبەتمەندی خۆی هەیە. ڕاستە قسە لەسەر ئەوە کرێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێ لە هەموو ڕۆژەکانی ساڵە خۆش بویسترێ ڕێزی لێ بگیرێ شوێن سونەتەکانی بکەوێ خەڵکی. بەڵام تایبەتکردنی مانگێک و ڕۆژێکیش هەر خۆی بۆ خۆی تەخسێکی تایبەتی هەیە، چونکە کات لە کولتوری هەموو وڵات و خەڵک و نەتەوەکانە تایبەتمەندی هەیە. ڕاستە ڕۆژەکانی ساڵ هەمویان وەکو یەکن لە ڕووی فیزیکیەوە سەیری بکەین، بەڵام کاتێک کە شتە فیزیایەکانیان ناو کولتوری کۆمەلگاکانەوە تایبەتمەندی وەرەگرن. هەر بۆ نمونە ڕەنگەکان لە سروشتا هەمویان وەکو یەکن، هیچ جیاوازیەک لە نێوان ڕەنگی سپی و سەوز و سوور و ڕەشان نییە وەکو شێوە سروشتێکەی. بەڵام کاتێک ئەچێتە ناو کولتوری کۆمەلگاکانەوە هەریەکەیان دەلالەت و معنایەکی خۆیە بەخشێ. لە کۆمەلگایەکەەوە بۆ کۆمەلگایەکی تر جیاوازیان هەیە ئەو ڕەنگانە. کاتیش هەر بە هەمان شێوەیە، کات لە دەرەوەی سنووری ئیرادەی ئینسان ئەجوڵێ حرەکەت ئەکا، مرۆڤ بەشێکە لەو مەنزومە کەونی کە خوا دایناوە کات تێئەپەڕێ بەبێ ئەوەی مرۆڤ بتوانێت هیچ ئیرادەیەکی هەبێ لە وەستاندنی لە گێڕانەوەی لە درێژکردنەوەی لە کورتکردنەوەی. بەڵام کاتێک گێتە ناو کولتورەوە ئەوە تایبەتمەندێتی خۆی وەرەگرێ. ڕۆژی وا هەیە لە چاو ڕۆژەکانی ساڵە جیاوازی هەیە، گەورەترە، خۆشترە، دەربڕینی فەرەح و خۆشی لەو ڕۆژەیە تایبەتمەندی تری هەیە. ئێوە لە خۆشمانەوە نییە کە قسەیەکەین، مەسەلەن لە ئاینی پیرۆزی ئیسلاما ئێمە بینین چەندین ڕۆژی تایبەتمان هەیە بە نەسی ئایەت و حەدیث. جەژنەکان ڕۆژی تایبەتن، هەر هەمان ئەو ڕۆژە فیزیکە سادەیە کە هەیە، بەڵام لەو ڕۆژەیە بێتە ڕۆژێکی تایبەت کە خەڵک تەقسێکی تیا جێبەجێیەکە، جۆرێک لە هەڵسوکەوتی تایبەتی تیاکە کە لە کولتورێکی ترا وجودی نییە. جا مەسەلەی مانگی مەولود و لەدایکبوونی پێغەمبەریش صلی الله عليه وسلم هەر هەمان تەقسە، هەر هەمان ڕێو شوێنە کولتوریەکانی بۆ ئەگیرێتە بەر کە لە کاتەکانی ترا نایگریتە بەر. ڕاستە لە هەموو کاتێکا پێغەمبەر صلی الله عليه وسلم بێ لە یادمانە بێ ئەبێ شوێنی بکەوین هەرواشە. ئێمە شەو و ڕۆژ و لەیل و نەهار و ساڵانە و مانگانە ئێمە هەر بە شوێن سونەتەکانی ئەوەوەین، هەر لەسەر ئەو بەرنامەین کە ئەو هێناوێتی. بەڵام تایبەتکردنی ئەو ڕۆژە تازەکردنەوەی پەیمانێکە، تازەکردنەوەی جۆرێکە لە عەهد، تازەکردنەوەی ڕۆح و نەشئەیەکە بە ئینسان ئەبەخشرێ. چونکە هەموو باشە بۆ لە ئیسلامە هەموو ڕۆژی جومعەیەک کۆبوونەوەیەک هەیە و وتارێکی تایە و قسەیەکی تایە، لەبەرەوەی تەجدیدێکی تایە، تازەبوونەوەی تایە. مرۆڤ کاتێک کە لەسەر شتێک زۆر بەردەوام ئەبێ بە ڕۆتین لە لای ئەو شتە ئەهەمیەتێکی زۆری نامێنێت. تۆ بە ڕێگایەکە ڕۆی هەموو ڕۆژێ ئەچی بۆ شوێنێک هەندێشتی زۆر سەرنجڕاکێش هەیە لەو شوێنە سەرنجە ڕاناکێشێ دوای ماوەیە کە بەردەوام ئەبی. بەڵام کاتێک کە دوور ئەکەویتەوە ئەچی بۆ شوێنێک سەفەرێک ئەەکەی یەیتەوە هەست بە
تازەبوونەوەیەک ئەەکەی کەسێکی تازە کە هێتە ئەو شوێنە لە هەموو تەفاسیلەکانی ورد ئەبێتەوە لە سەرەتاوە لەبەر ئەوە شتێکی تازەیە بەلایەوە جا لەو جۆرە بۆنانەیە تازەبوونەوە هەیە سەر لە نوێ پێدانەوەی گوڕوتینێکە لەبەر ئەوەیە ژینا هیچ کەسێک نە لە مانگی مەولودا بە عیبادەتی ئەزانێ نە ڕۆژووی تیا ئەگیرێ نە قوربانی تیا سەرەبڕێنە چەشتی تیا حازر دەکرێ هیچ کەسێک پێی وان نییە عیبادەتێک هەیە لەو ڕۆژەیە گەورەترە لە عیبادەتەکانی تر تەنیا شتێکی ڕۆحیە پەیوەندی بە ڕۆحەتی مرۆڤەکانەوە هەیە. کاکتۆر شێوازی دەربڕینی ئەم خۆشەویستیە بە چ شێوازێک بێ دەبینین کە ئەمڕۆ هەر بەنمونە بچیتە ناو بازاڕەکانەوە بە شەقامەکان یاریمی کوردستانە لە شارە جیاوازەکاندا بسوڕێتەوە دەبینی کەسێک هەیە شیرینی دابەشەکە کەسێک هەیە گۆران یەکی خۆشکە سرودێکی خۆشکە وەسفی پێغەمبەرەکە درودی خوای لەسەر بێ لێ ئەدا هەیە قورئان خوێنێت هەیە سیری ژیان نامی پێغەمبەری درودی خوای لەسەر بێ خوێنێتەوە هەیە پۆستەر دابەشەکە کامیان دروستترین ڕێگایان ئەکرێ بڵێیت شێوازێکیان تایبەترە؟ هەموو شێوازەکان هەر هەمویان تایبەتمەندی خۆیانیان هەیە چونکە مرۆڤەکان جیاوازن لە ئاستی بیرکردنەوەیانە لە پێکهاتەیانە لە ئاستی ڕۆشنبیریانە لە باری کۆمەڵایەتیانە ناکرێت تۆ تەنیا یەک ڕێڕە و دیاریکەی بۆ خۆشەویستی پێغەمبەر بۆ خۆشەویستی هەموو کەسێک هەروایە خۆشەویستی خۆی شتێکی دەرونیە یەکێکە لە غەریزەکانی ئینسان کە خوای گەورە تایە خەڵق کردووە ئەو خۆشەویستیە شتێکی معنەویە بەرجەستە نییە بۆیە کە تۆ یەیت وەکو هەموو شتە معنەویەکانی تر ئەتەوێ بەرجەستەی بکەی تەنیا ڕێگایەک نییە لە ڕێگایەوە بتوانێت بڵێ تەنیا ئەمە ڕێگایەکە بۆ جەستەکردنی ئەو شتە معنەویە خۆشەویستی دەربڕین بە پێی کەسەکانە گرنگ ئەوەیە ئەو خۆشەویستیە لە ناو دڵی ئەو کەسەیە وجودی هەبێ ئەو کەسە پێی وابێ کەوا شوێنکەوتەی کەسێکە کە ڕزگارکەری مرۆڤایەتیە کە ئەمی هێناوەتە سەر ڕێگای ڕاست ئەنجا کەسەکان هەر کەسە بە جۆرێکە لەوانەیە یەکێک بتوانێت بە نووسینی بەیتێکی شێعری شاعرێک بێ ئەو خۆشەویستی ئەو هەستە دەرببڕێ کەسێکی کاسبکارە لەسەر جادا خەریکی جۆرێکە لە کاسبی بە شیری نەبەخشینەوە ئەو خۆشەویستیە دەرئەبڕێ کەسێکی ترە مەسەلەن ئێستا هەر لە ناو ماڵێکە ئێمە بینین ئەندامانی خێزانەکە خۆ هەموو یەکتریان خۆش ئەوێکە کەسێکیان لە سەفەرێک ئەگەڕێتەوە هەمویان بە یەک جۆر تەعبیر لە خۆشەویستی خۆیان ئەکەن بۆی بێگومان نەخێر ڕێگا و شێوازی جۆرە جۆریان هەیە بە پێی کەسەکان ئەنجا ئەمانەش هیچیان ناچنە قاڵبی ئەوەی کە ئەمە عیبادەت بێ و ئەمە جۆرێک لە بیدعەت و داهێنان بێ ئەمە دەربڕین و تعبیرکردنە لە خۆشەویستی بۆ ئەو زاتە مبارەکان جا هەر کەس بە ڕێگای خۆی هیچ کەسێک بە کەسی نەوتۆ تۆ ئیلا بە شیرینی دابەشکەی بەوە ئەچیتە بەهەشتەوە بەیەکێکی تر بڵێ وڵات و ئیلا هەرە بێ نوێشکەی لەو ڕۆژەیە زۆر سونەت بکەی ئەنجا ئەچیتە بەهەشتەوە ئەوانە کەوتۆتە سەر ئەوەی ئەو کەسە بە چ جۆرێک ئەتوانێت تعبیر لە خۆشەویستی بکە گرنگ ئەوەی خۆشەویستیەکە هەبێ هۆی خۆشەویستی یەکێکە لەو عنصرە غەریزیە ئەساسیانی کە خوای گەورە لە مرۆڤ خەڵقی کردووە ناکرێ وجودی نەبێ و ناکرێت تعبیرکردنیشی لێ نەبێ هیچ کەسێک ناتوانێت غەرائز بشارێتەوە بۆ نمونە تۆ ڕق لە کەسێکە هەرچەنێ خۆت کۆنتڕۆڵ بکەی و زاڵبی بەسەر خۆتا ناتوانی مەلامەحی دەموچاوت بشاریتەوە ناتوانی هەندێک حرەکاتی ناتەبیعی و ناسروشتی ناتوانی هەروازی لێ بهێنی لەبەرەوە ئەم جۆرە غەرائز و انفعالانە ئەبێ بێنە دەرەوە ئەبێ تعبیریان لێ بکرێ بەڵام من حەز ناکەم چمە بابەتی لایەنی شەرعی و فقهیەوە کە ئایا چ شتێک جائیزە و چ شتێک جائیز نییە پێم وایە تعبیرکردن لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر بۆ دەربڕینی خۆشەویستی بێ بۆ ئەو بە هەر جۆرێک ئەو کەسە بتوانێت تعبیر بکە ڕێگایەکی ڕێگە پێدراوە. دکتۆر منیش ناوێت زۆر بچمە وردەکاری کە بە چی شێوازێک هەندێک شێوازمان هەیە بتوێنێت تۆزێک نادروستە ڕەنگە لەو ڕۆژەدا ئێمە بە بۆنەی یادکردنەوەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ خوای گەورە و پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە خۆمان بڕەنجێنین تا چەندێک گرنگە ئەو کردارە ئەو ڕفتارانی کێمە یەکێنەوە بۆ یادکردنەوەی پێغەمبەری خوا دروست بێ بە شێوازێکی دروست بێ بۆ شێوازێک کە نبینە بن ئازاردانی خەڵکیان بۆ نمونە هەمانە زۆر جار وەکو حەفلەیەک بە داخەوانی ئەبینین ئەمە ئەکرێتەوە نەگوەکو ئاهەنگێکی دەربڕینی خۆشەویستیەکی پاک بۆ پێغەمبەری خوا بێت خۆی هەڵسوکەوتی مرۆڤەکان بە مەئالاتی ئەپێورێ یاخود بڵێن بەو ئەنجامانەی کە لێی ئەکەوێتەوە ئەپێورێ بێگومان کە تۆ نێتێکی باشت هەبێ خۆشەویستی پێغەمبەر لە دڵتا بێ بتەوێ بە
ڕێگەیەک لە ڕێگەکان تعبیری لێ بکەی حتمما ئەبێ ڕێگایەک بێ کە ڕێگایەکی دروست بێ لەبەرەوە تۆ ئەتەوێت تعبیر لە شتێکی دروست بکەی لە شتێکی پاک بکەی. هەندێک جار هەیە لەوانەیە ینی تێپەڕاندنێک جۆرێک لە ئیفرات هەبێ لە هەندێک بابەتە، بەڵام من پێم وانە ئەوە شتێکی زۆر سەرەکی و دیار بێ. کەسێک پۆستەرێک هەڵەواسێ لە شوێنێکە لەوانەیە هەندێک کەس بڵێن ئەمە ڕێگا ئەگرێ ئەوە فڵان ئەکا، بەڵام ئەگەر بە شێوەیەکی دروست و ڕێک و پێکدا بنرێ هیچ کێشەیەکی نییە. ئاهەنگگێڕانی ژیانی ئەگەر مەبەست لەو ئاهەنگگێڕانە تعبدی نەبێ، ئەو کەسە پێی وابێ پەیوان نەبێ کە بەو ئاهەنگگێڕانە مەسەلەن پاداشتێکی وەکو نوێژی بۆ ئەنووسرێ، وەکو ڕۆژی بۆ ئەنووسرێ، وەکو خێر و چاکەیەکی تری بۆ ئەنووسرێ، ئەوە شتێکی تەبیعیە ئاهەنگێکە و بەڵام بە شێوەیەکی ڕێک و پێک و لە شێوەی ئادابی گشتیە بێ کە نەتیجەکەی کاریگەری سەلبی لەسەر کەسانی تر دروست نەکا، ئەوە شتێکی زۆر تەبیعیە. چونکە وەکو وتم بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام لە ناو ژیانی کۆمەڵگاکانە کە ئەتوێتەوە لە ناو کولتورەکانە، ئاین کۆمەلگا لە قاڵب نادا بڵێت تۆ ئەمە چوارچێوەیەکی کۆنکرێتیە ئیلا ئەبێ هەر بەوەیە بڕۆی. ئاینیەت لە ناو کۆمەلگاکانە ئەتوێتەوە، لە ناو ژیانی ڕۆژانە و هەڵسوکەوتی ڕۆژانەی خەڵکە ئەتوێتەوە. چونکە کە تۆ خەڵکت لە قاڵبێکی چوارچێوەییدا وتت ئیلا ئەبێ ئاوا بڕۆی، هەموو کەسەکان توانیان نیە لێەوە بڕۆن. ئەبێ خەڵک ئازاد بێت چۆن هاتو چۆ ئەکا هەڵسوکەوت دەکا. گرنگەوەی ئەسڵی مەبەستەکە ئەوە بێ کە ئەو پابند بێ بە شریعەتەوە، پابند بێ بە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم. و بۆیە ئەبینین ئێمە لە کۆمەلگای جیاوازە کە هەمویان کۆمەلگای ئیسلامین، بەڵام هەڵسوکەوت و جیاواز ئەبینین. بۆ نمونە لای ئێمە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان هەیە و خەڵک بەیانیان زوو هەڵەسێ وچێتە ماڵی یەکتری، بەڵام لە کۆمەلگا هاوسێکانمانە کە دراوسێمانن موسڵمانیشن ئەو جۆرە لە هەڵسوکەوت نابینی بە جۆریش تر تعبیری لەکەن. ئەوە پەیوەندی بەوە هەیە کۆمەلگا چۆن هەڵسوکەوت ئەکا دیندا بەزێنێتە ناو هەموو جومگەکانیەوە و دین بتوێتەوە لە ناویانە. دکتۆر، جێبەجێکردنی سونەتەکانی، خوێندنەوەی ژیان نامەی و فێربوون لە ژیانی ئەو سەربەرەمان لەوەی کە چۆن هەڵسوکەوتی کرد لەگەڵ دەوروبەریا چ سەرکردەیەک بووە، ئاشنابوون بە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ، تا چەند ئەمە یادکردنەوەیەکە کە دەکرێت هۆکارێک بۆی کێمە هەم باشتر بتوانین یادی بکەینەوە، هەمیش سوودێک بە خۆمان و دەوروبەرمان بگەێنین. بێگومانەوە ڕێگایەکی زۆر باشە، بەڵام بۆ ئەو کەسانی کە ئەتوانن بەو شێوەیە تعبیر بکەن. کەسێک خوێنەواری نییە ناتوانێت حەدیث لەبەر بکە، زمانی عەرەبی قورسە بۆی، ناکرێت تۆ هەر ئیجباریکەی بڵێ ئیلا تۆ بە لەبەرکردنی حەدیثێک یادی لایەک بوونی پێغەمبەر بکەیتەوە صلی الله علیه وسلم. ئەوە بۆ کەسانەیە کە ئەتوانن، کە وەکو وتم یعنی هەر کەسە و بە جۆرێک لە جۆرەکان ڕێگای هەیە. من حەزەکەم ئیشارەت بەوە بکەم ئەو ئاەتی کە فەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. ئەوە بۆ ئەوەیە کە ئێمە شوێن و ئیتیباعی سنەتی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم، بۆی پەیوەست بین بە دینەوە. ئەژنا عاتیفەی حب خۆشەویستی هەر خۆی وەکو عاتیفە تەنها خۆشویستنی خوا پێغەمبەر لە دڵی ئینسانە پاداشتی لەسەرە. یعنی ئێمە پێمان وان نەبێ دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنها ئەوەیە کە یەکێک لە سنەتەکانی زیندوو بکەیتەوە تەنها. یعنی ئەوە شتێکی زۆر باشە کەسێک بتوانێت سنەتێک لەو ڕۆژەیە زیندوو بکاتەوە، ئاەتێک زیاتر جێبەجێ بکە، فەرمودەیەک زیاتر لەبەر کا، شتێکی باشە بۆ ئەو کەسانی ئەتوانن. بەڵام هەر خۆی خۆشویستنەکە جۆرێکە لە تەعەبود. بە دەلیلی ئەوەی ئێمە لە ئاینی ئیسلامە کۆمەڵێک شتمان هەیە کە لەسەر نیەت بنیاد ئەنرێ. نیەت چی ئەیبینێ؟ چێ زانێ ئێستا تۆ چ نیەتێکت هەیە کە هەڵسوکەوتەیەکە یاخود من چیم هەیە؟ باش ئێمە فەرمودەمان هەیە فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله ومن كانت هجرته لدنيا يصيبها امرأة ينكحها. يعني أوا هم صحابة كان بيكو هجرتيان كردو لمكة ومدينة يك شوازو چونەتە یەک شوێن و ماڵ و حاڵیان بەجێهێشتووە، بەڵام هەیان بووە نیەتەکەی تەنها لەبەر ڕەزامەندی خوا و سەرخستنی ئاینی پیرۆزی ئیسلام بووە. هەشیان بووە وەکو ئێمە مرۆڤ بوون، نێتێکی تریان هەبوو لە دڵیان ناوتویان ناچین لە مەدینە بەشکم دەوڵەمەند ببین، بەشکم هەیان بۆ بە دوای ئافرەتێکەوە بۆ کە بیهێنێ و ببێتە هاوسەری لەبەر خاتری ئەوە چووە. ئەوە نیەتێکە لە دڵایە، خۆ چی ئەیبینێ؟ ئەی باشە بۆ لەسەر ئەو نیەتە محاسەبە ئەکرێ، بۆ کردەوەکەی
بناء لسر أو نيتا حكمي لسر أدري كواتا أو دليل لسر أوي كهموش معنى كان إنسان أجرشتي تشاك بن باداشتان لسر ورقري أجرشتي خرابيش بن حتما خراپیان لەسەر وەرەگرێ ئەو کاتێک کە تەرەتوبی سلوکی لەسەر ئەبێت جا لەبەر ئەوە هەر بە تەنیا بوونی خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دڵی مرۆڤەکانە ئەوە پاداشتی تایە بۆ ئەو کەسە جا ئایا بە هەر جۆرێک تعبیری لێیەکە بەڵام ئەوەیە کە وەکو وتم مەئالاتەکەی مەئالاتێکی خراپ نەبێ بۆ سەر کەسانی تر وئیلا هەموو ڕێگەکان متاحن. کاک دکتۆر ئێمە کە ئەچین ئێستا بۆن من ڕۆژێکی وایە بڕۆینە دەرەوە سیمایەکی جیاواز دەبینین بە شوێنەکانەوە جامە ڕەنگە لای منداڵێک زۆر جیاواز بێ و زیاتر بێ ئاشنا بێ بە پێغەمبەرمان دوردی خوای لەسەر بێ و لەگەڵیشیە ئێ بزانێ بۆچی ئەم پێغەمبەر ئەوەندە گەورە بۆ خەڵک ئاوا وەسفێ کات و باسی لێەوە کات مەبەستەکەی من لێرەیە ئێمە چی بکەین بۆی کەنەوەکانمان لەسەر خۆشویستنی پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ ڕابێنین و گەورەیان بکەین لەسەر ئاکار و ڕەوشتە جوانەکانی ئەو. بەڵێ بێگومان ئەوە زۆر گرنگە وەکو وتم ئەو عودەیە ئەو ئیعادەیە خۆی عید جەژنیش کە ئەوترێ عید ئەوەیە لە دووبارە بوونەوەیە هاتووە هەموو شتێک لە دووبارە بوونەوەیە جۆرێک لە تەسبیت و جێگیری تیا دروست دەبێت. جا مناڵێک وەکوی کە تۆ باسی کرد کە لە سەرەتای مناڵیە و هێشتا زۆر ئاشنا نەبووە نە بە کولتور و نە بە دین مناڵ زۆر عاتیفیترە لە چاو گەورەکانە مناڵ عەقڵی لە تەمەنێکی ینی دواترە گەشە ئەکا و ئەتوانێت دەرک بە شتە عەقڵیەکان بکە بەڵام شتە عاتیفیەکان عەواتیف لەگەڵ دروستبوونی ئینسانە وجودی هەیە لەگەڵ هاتنە دنیای مناڵ یەکسەر ڕقی هەیە خۆشەویستی هەیە حەزی هەیە ئارەزووی هەیە ئەو شتانە شتێکی فیتری و سروشتین کە گەشە ناکەن یەکسەر لەگەڵ بوون و وجودی ئینسانەکەیە وجودی هەیە بەڵام عەقڵ گەشە ئەکا لەبەر ئەوە سەرەتای خستنە ناو دڵی خۆشەویستی بۆ ناو دڵی ئەو مناڵانە ئەبێ لە ئەو جۆرە شتە مادیانەوە بێ ئەبێ مەزاهیرێک بێت تۆ ناتوانی بۆ مناڵێک باسی گەورەی پێغەمبەر بکەیت کە چەند کەسێکی دادگەر بووە ئەسڵا مناڵ نازانێت دادگەری چییە ئەبێ بێ بۆی شەرحکەی چۆن بۆی شەرحەکەی کەواتە ئەبێ کۆمەڵێک مەزاهیری مادی هەیە کە بە چاو ئەیبینێ بە گوێی لێ ئەبێ ئەوە ئەبێ دووبارەش ببێتەوە بە بەردەوامی بۆ ئەوەی لە دووبارە بوونەوەیە تەسبیت و جێگیربوونی زیاتری هەیە جا ئەمە بۆ مناڵەکان کە بەردەوام گەورە ئەبن و بۆ گەورەکانیش تەجدید و تازەبوونەوەی جارێکی تر وەکو وتم چونکە مەسەلەن بۆ سیلەی ڕەحم لە ئاینی ئیسلامە زۆر تەکیدی لەسەر کراوەتەوە خۆ خەڵکە لە خوێن و گۆشتی یەکتریە و هیچ کاتێک لە خزمایەتی یەکتری نابێ ینی ئەگەر سەردانی یەکتریش نەکا بەس ئەو هات و چۆ و یەکتر بینینە جۆرێک لە تەجدید و لە تازەبوونەوەی ئەو خزمایەتی تایە جۆرێک لە هەستی ڕۆحی پەیوەستبوونی ڕۆحی لە بینی کەسەکانە دروست دەکات بۆیە ئەمە دووبارە بوونەوەی ئەوەش هەر هەمان کاریگەری هەیە ئێمە ساڵانە هەموو ساڵێ لە مانگێک و لە ڕۆژێکی دیاریکراوە کە زیاتر باسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەین زیاتر باسی خۆشەویستی خۆمان بکەین بۆ ئەو هەموو ساڵێ لەو نقطەیە دووبارە ئەبێتەوە تازە ئەبێتەوە لە لامان ئەگەر بڕوا دوو-سێ ساڵ بەسەریا بڕوا لەوانەیە ببێتە شتێکی تۆزێ کاڵ لە لامان و بە مروری زەمن کاڵترە بێتەوە لەبەرەوە گرنگی ئەو یادکردنەوەیە لەوەیەکەوە هەموو ساڵێک تەسبیتێکی تر جۆرێک لە تازەبوونەوە و نەشئەیەکی ڕوحی بە ئینسانەکانە بەخشێ. کاک دکتۆر سەرڕاوی کە بند لە زۆر کەسم بیستۆ لەم ڕۆژە حەزەکە بڕاتە دەرەوە هەموو بەشدار بێ لەو خۆشیانی کە دەرئەبڕێ بەڵام کەسانێکمان هەیە لە ماڵەوەن خانمی ماڵن ناچنە دەرەوە لەبەر ئەرکی دایکایەتی بەیان ئەوەتانە خۆشێکمان هەیە خاوەن بەدایسێکی تایبەتمان هەیە لە ماڵەوە ئەوێ یادی پێغەمبەرمان بکاتەوە دوردی خوای لەسەر بێ بە شێوازێک خۆشەویستی خۆی دەربۆ بڕێ ئەتوانین بڵێن شتێکی جیاواز هەیە کە ئێمە بیبەخشینەوە بۆیان لەم ڕۆژەیە ئەگەر لە شوێنی خۆشیانەوە بێ یادی ئەوی پێ بکەنەوە. وڵاهی بێگومان ئەوە کەسانی دەوروبەر ئەتوانن مەسەلەن تاویزی ئەوانە بکەنەوە کە ئەو ناتوانێت بڕاتە دەرەوە کە ئەو ناتوانێت ئەو جۆرە لە مەزاهیر و ئەو جەوە تایبەتە ببینێ لەم مانگە و یاخود لەم هەفتەیە و لە ڕۆژێکی دیاری کراوە ئەکری خەڵکانی تر تاویزی ئەوەی بۆ بکەنەوە و ئێستا وەسائلی ڕاگەیاندن بەڕاستی زۆر لە بەردەستی خەڵکایە هەم ڕاگەیاندنی تەقلیدی هەم سۆشیال میدیا ئەوانە ئەکرێ ڕێگەیەک بن بۆ ئەوەی ئەو کەسانە بتوانن چێژ ببینن
لەو خۆشەویستی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە خەڵکی تر بە ڕێگای تر چێژی لێ بینن. جاران کە کاتێک میدیا زۆر بەربڵاو نەبوو، سۆشیال میدیا ئەسڵەن هەر وجودی نەبوو، لەوانەیە خەڵک لە ژوورەوە بەدیار ڕادوویەکەوە بەدیار ینی کەسانێک هەبوو کە نەیانتوانێت قورئان بخوێننەوە، نەیانتوانیەوە لە فەرموودە بە زمانە عەرەبیەکەی تێبگەن. بەڕاستی ئەوانە ئەو کاتە مەعزوور بوون، بەڵام ئێستا هەموو شتێک لەبەردەستایە. کەسەکە ئەتوانێت لە ڕێگای مۆبایلێکی زیرەکەوە گوێ لە قورئان بگرێت، ئەتوانێت گوێ لە فەرموودە بگرێت، ئەتوانێت گوێ لە وتاری ئاینی مامۆستایەک بگرێت، خۆی بە چ جۆرێک چێژ ئەبینێ لەو ڕۆژە لەو یادکردنەوەیە، ئەکرێ بە یەکێک لەو ڕێگایانە تەعویزی ئەوە بکاتەوە. پەیامت چییە بۆ خەڵکی بە گشتی؟ زۆر جار کەسە بە تەمەنەکانە بیندا حاجەکان بۆ حاجەکە دایم تەسبیحێکیان بەدەستەوەی، ینی بڕوا بکە ڕەنگە لە هەر سەعاتێکە یادی پێغەمبەر دوودی خۆیان سەر بکەنەوە، هەچ کارێک ئەنجام بدەن ناوی بهێننەوە. زۆر سیمایەکی جوانیان پێوە دیارە. منەوێ بەگشتی بۆ هەموو چین و توێژ و تەمەنەکان کە ئەیانەوێ بە شێوازێکی جیاواز، بە شێوازێکی دروست یادی پێغەمبەری خوا بکەن و دوودی خۆیان لەسەر بێ، چی بکەن و تا چەرێک گرنگە ڕێبازی ئەو زیندوو بکەینەوە؟ وەڵاهی بە شێوەیەکی گشتی ئێمە کۆمەڵگای شەرقی کۆمەڵگای معنەوین، یعنی جیاوازی ڕۆژهەڵات ئێستا لەگەڵ ڕۆژ ئاوایە زۆر جیاوازیکی گەورەیە. ئەویش ئەوەیە ڕۆژ ئاواییەکان بە تەواوەتی بەرەو مادیەت چوون، بەرەو چێژی جەستەیی و لایەنی مادی ئینسان و ژیان ڕۆیشتون، بەڵام لە لای ئێمە معنەویەت وجودی هەیە. هەتا ئێستاش ئێمە پێمان وایە ئینسان بریتیە لە ڕۆح و لە جەستە، چۆن جەستەی پێویستی بە نەش و نما و گەشە و خواردن و خۆراک و ئیسراحەت هەیە، ڕۆحیشی بە هەمان شێوەیە. تێرکردنی ئەو دوو لایەنەی مرۆڤ هەر یەکیان بە ڕێگەی خۆی ئەبێ. تۆ ناتوانی ڕۆحی مرۆڤ تێرکەی بەوەی کە پێویستیەکی جەستەیی بۆ دابین بکەیت. بە هەمان شێوە تۆ ناشتوانی بە زیکر و فکر و قورئان خوێندن برسێتی خۆت دابمرکێنیتەوە. بۆیە هەر یەکێک لەو دوولایەنە ڕێگای خۆی هەیە بۆ تێرکردن. لەبەرەوە ئێمە چۆن ڕۆژانە حریصین لەسەر ئەوەی بەلایانی کەمەوە دوو ژەم نانەخۆین یا هەمانە سێ ژەم نانەخوا هەیە زیاتر و بە دوایشتی خۆشە ئەگەڕێن و هەندێ چێژی مادی ئەبینین، ئەبێ بە هەمان شێوە لایەنە ڕۆحیەکەشمان تێرکەین بەو ئالێت و کەرەستانی کە ئالێت و کەرەستەی تێرکردنی ڕۆحین. ئەنجا ئەوە جاری وا هەیە کەسێک مەسەلەن ڕۆحی بەوە ئاسوودە ئەبێ کە گوێ لە سەوتێکی خۆش ئەگرێ قورئان ئەخوێنێ، هەیە بە خوێندنەوەی بێتێکی شعری لەوانەیە ئاسوودەییەکی بۆ بێ، هەیە بە قسەیەکی خۆش بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ تەبەسومک فی وجهی ئەخیک صەدەقە، هەیە تەنها ڕوویەکی خۆشت لەگەڵیا هەبێ ئیحایەکی خۆش بۆ ڕوحی ئەنێرێ ئەوە. ئەنجا ئەمە بەشێکە لەوەی کە پێداویستی ڕوحی مرۆڤ پڕ ئەکاتەوە. بێخودی شاعر طبعا یەکێکە لەو شاعرانی کە زۆرترین شعری بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نووسیوە، ئەڵێ بە تیکە تیکە بێ ئەو دڵەی کەوا نەیبێ ئیشتیاقی تۆ، یعنی هەر دڵێک خاڵی بێ لە خۆشەویستی پێغەمبەر، خاڵیە بێ لە خۆشەویستی مرۆڤەکانی تریش. ئێمە بۆ ئەڵێن گرنگە یادی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکرێتەوە خۆشەویستی بۆ دەرببڕێ، ئێمە تعبیر لەو خۆشەویستی بکەین کە لە دڵا هەیە، چونکە کاتێک کە دڵ نەرم ئەبێ بە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بە خۆشەویستی خوای گەورە، نەرم ئەبێ بە خۆشەویستی مرۆڤەکانی تریش. لەبەر ئەوە ئینسان لەگەڵ مرۆڤەکانی تریشە هەڵسوکەوتی نەرم ئەبێ، لەبەرەوەی ڕۆحێکی پڕی هەیە، ڕۆحێکی هەیە تینوونیە، برسی نییە. زۆر کەس ئەبینی کە شەڕانگێزە، هەرچی شتێک ئەکا لە ژیانی هەست ئەکا تینوێتێک هەیە لە ناو لەشیان ناشکێ، جۆرێک لە نەقص لە کەم و کورتی هەیە، نازانێ بەچی پڕیکاتەوە. ئێمە بیستین زۆر کەس هەیە خۆشترین ژیانی هەیە، دەوڵەمەندە لە خۆشترین خانوایە، خواردنی خۆش ئەخوا، سەفەر ئەکا، سەیارەی جوانی هەیە، جلی جوانی هەیە، هێشتا یعنی هەست ئەکا شتێکی لێونە نازانێت چییە. زۆر کەس هەیە ئەچێ ئەوە پڕ ئەکاتەوە بە شتێکی مادی، مەسەلەن سیارەکەی ئەگۆڕێ سیارەیەکی باشتر، وازانێ ئەوەیە، بەڵام هەر مۆبایلەکەی ئەگۆڕێ بە مۆبایلێکی باشتر و جوانتر، بەڵام هەستەکە کەم و کورتێک هەر هەیە، ئەو کەم و کورتی ڕۆحیە، ئەبێ ئەو کەسە بگەڕێ بە دوای ئەوەی ڕۆحی ئاسوودە بکە.
ڕۆحت بەچی ئاسوودە ئەبێ بگەڕێ بە دوایە چۆن ئەگەڕێ بە دوای خۆشترین ڕێستۆران و خۆشترین خواردنە لە کاتی برسێتیە بگەڕێ بە دوای باشترین ڕێگە بۆ تێرکردنی ڕۆحت جا ئەم دەربڕینی خۆشەویستیە ئەم یادکردنەوەیە ئەو نەش ئێوە ئینسان ئەبەخشێ ئینسان هەست ئەکا لە ڕۆژێک و لە مانگێکی تایبەت تا تەقسێکی مانگی ڕەمەزان بۆ ئەو تایبەتمەندێتی هەیە لەبەرەوەی ئەو تایبەتمەندی پێدراوە لە ڕووی ڕۆحیەوە ئینسانەکان ئاسوودە و ئارام و دڵخۆش ئەبن بە هەمان شێوە لە مناسباتی ترا و مەولود و لە دایکبوونی پێغەمبەری صلی الله علیه وسلم کە هەموو جوانیەکانی ئاینی ئیسلام یعنی خەڵک گەڵێ ڕەمەزان بەڵێ مانگی تەعەبودە چی ئەو ڕەمەزانەی بۆ ئێمە هێناوە لەلایەن خوای گەورە و تەشریعی کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکەواتە دەربڕینی خۆشەویستی بۆ ئەو پێغەمبەرە و تازەکردنەوەی پەیمان لەگەڵیا جزئێکە لەو پابەندبوونەمان کە بە شتەکانی ترەوە هەمانە سپاس دەکەین کاکتۆر ئومێد دەکەین لەو ماوەی کە هەمان بووە کەمێک تیشکمان خسبێتەوە سەر دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەرمان دووری خوای لەسەر بێ و ئومێد دەکەین هەموو ئەو شتی کە باسمان لێوە کردووە لێرەوە بگات بە دڵی بینەرانمان وەکو ئەو لایەنەمانەوەی کە بەڕێزت باش سپاس بۆ دکتۆر ئیسماعیل بەرزنجی بانگخواست کە لەم چاوەڕێیە لەگەڵمانە سپاس بۆ دەستان خۆش